پەرلەمانتارانی کوردستان لە گەری گۆڕانکاریکردن لە دەستەی ئێستای سەرۆکایەتی پەرلەماندا بۆچوونی جیاوازیان هەیە. بەشێکیان پیان وایە و گۆڕانکاریانەی کە ماوەیەکە باسی لێوە دەکرێت چارەسەر نییە بۆ دۆخی ئێستا هەرێمی کوردستان، بەڵکو پێویستە ڕێز لە پرۆسەی دیموکراسی بگیرێت و گۆڕانکاری بنچینەیی لە سیستمی حکومڕانی هەرێمدا بکرێت. ئەم ئەقڵەتی حزبیە بێ کۆتایی پێبێ ئەگینا دۆخەکە لەوە خراپتر دەبێ و خەڵکی کوردستان ئەمڕۆ نیگەرانە لە کۆی پرۆسی سیاسی لە کۆی حزبە سیاسیەکان هەریەکە بە مەسارێک و پێویستە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئەم پرسانە کە پەیوەندی بە کێشەی خۆی هەیە لەگەڵ گۆڕان لەگەڵ لایەنەکانی تر لە چوارچێوەیەکی قانونیدا کێشەکان یەکلا بکەنەوە. بۆیە لەمە زیاتر بارودۆخی کوردستان ئەوەندەی تر قەیران هەڵناگرێ و قەیران بە قەیرانیش داناپۆشرێ. پێویستە بشینەوە سەر ئەستی قەیرانەکان و لێوە چارەسەر بۆ کێشەکان بدۆزینەوە. ماوەیەکە پارتی دیموکراتی کوردستان باس لەوە دەکات پێویستە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە، بەڵام بەو مەرجەی گۆڕانکاری لە دەستەی ئێستای سەرۆکایەتی پەرلەماندا بکرێت و دووبارە پۆستەکان دابەش بکرێتەوە. ئەمەش لەلایەن پەرلەمانتارانی فراکسیۆنی گۆڕانەوە ڕەت دەکرێتەوە و لە بەرامبەر ئەو بۆچوونەدا داوا دەکەن شەرعێت بۆ پەرلەمان و دامەزراوەکانی هەرێم بگەڕێتەوە. بەم شێوەیە کە ئەوان بیانوێت سەرۆکی پەرلەمان کە سەرۆکی پەرلەمانی شەرعی هەرێمی کوردستانە لەلایەن کەسێکەوە کە ماوەی یاسایی تەواو بوو سەرۆکی هەرێمی کوردستانی شەرعی نییە ناکرێت سەرۆکی ناشەرعی بڵێ کاکە منە بێ سەرۆکی شەرعی نێتەوە ناوهۆڵی پەرلەمان. لەبەرەوە بە هیچ جۆرە گۆڕانکاری لە هەرێمی کوردستان ناکرێت ئەگەر پەرلەمان وەکو پێش 12 ئۆکتۆبر دانیشتەکانی خۆی نەکاتەوە. ئەگەری گۆڕانکاریکردن لە دەستەی ئێستای سەرۆکایەتی پەرلەمانی کوردستاندا کە ماوەیەکە وەک یەکێک لە ڕێگە چارەکان باز دەکرێت بۆچوونی جیاوازی پەرلەمانتارانی بە دوای خۆیدا هێناوە بەشێک بە ڕێگە چارە و بەشێکی تر دژی دەوەستنەوە. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.